لە ئێستادا نزیکە بینەوە لە کاتژمێری سێهەمی پرۆسەی دەنگدانی گشتی بۆ هەڵبژاردننی پەرلەمانی عێراق کە لە کاتژمێر حوتی بەرەبەیانەوە لە سەرانسەری عێراق و هەرێمی کوردستان دەستی پێکردووە، بەڵام وەک ئەوەی کە بینرێت و تێبینی دەکرێت تا ئێستا بنکەکانی دەنگدان بە شێوەیەکی سارد و سڕ بەڕێواچەوە ڕێژەی بەشداریکردنی هاوڵاتیان و دەنگدەران لە ئاستێکی زۆر نزمدایە. ئێمە لە یەکێکی لە ناوەندە سەرچیەکانی دەنگدان کە ناوەندی شیری ئامادەی شیرینی کچانە لە شاری سلێمانیەکێکە لە ناوەندە سەرچیەکانی پرۆسەی دەنگدانی گشتی لە هەرێمی کوردستان دیارە کە ئەم هەڵبژاردننی پەرلەمانی عێراق بۆ هەڵبژاردننی 329 کورسی پەرلەمانە کە ئەو کورسیانەش لەسەر بنەمای ژمارەی دانیشتوانی پارێزگاکانی عێراق دابش کراون. پارێزگای بەغداد لە پلەی یەکەمدا کە 69 کورسیە لەگەڵ 2 کورسی کۆتا و هەروە پارێزگای نینەواژ لە پلەی دووەمدا کە 34 کورسی هەیە. پارێزگاکانی هەرێمی کوردستانیش پارێزگای سلێمانی لە پلەی یەکەمدا کە 18 کورسیە، پارێزگای هەولێر 16 کورسی، پارێزگای دۆهۆکیش 12 کورسی و نزمترین کورسی یاخود نزمترین ڕێژەی کورسی بۆ پارێزگاکانی عێراق پارێزگای موسەنا کە 7 کورسی هەیە و بە گوێرەی ئەو داتانەی کە بەدەستمان گەیشتووە لە بەشێکی زۆریش لە پارێزگاکانی عێراق ڕێژەی بەشداریکردن لە ئاستێکی زۆر نزمدایە. بە دیاریکراویش ئەمە ئەگەڕێندرێتەوە بۆ پەیامەکانی مقتەدا سەدر ڕێبەری ڕەوتی نیشتیمانی شیعەکە بەردەوام لە ماوەی چەند ڕۆژی ڕابردووە داوای لە هاوڵاتیان و دەنگدەران کردووە کە بایکۆتی هەڵبژاردنەکان بکەن و لە ماڵەکانیان نەچنە دەرەوە. بەڵێک ئەبینن کە ئێستا پرۆسەی دەنگدانی گشتی لە شاری سلێمانی و لە ناوەندی شیرینی کچان بەردەوامە، بەڵام ڕێژەی بەشداریکردن لە ئاستێکی زۆر نزمدایە.